هنرمند سنور خان قال لك سباس بو بشتاري بوناته برنامج سپاس لقمانی عزیز و دعوتی ئەوە. سنور قال لك سباس جارك دنيت بيجم سرخبات انت ينقو تدكي درباري خو و جنيدج بو تدنجي جني بلندك تخوازم ورم سر اف دما تايبت دما كورونا تنهال اسطنبول دجي وقال لك دفر هاتن قرتن راسي تشونو هاتن چالاكين هنري هاتن راوستاندن چو قصة باندور لخباطة تبوية خباطة تيا هنري لدرفة ولسر هنرا تجي يا لمال. بەڵێ لە ڕاستیدا لقمانی عزیز کاری من شێوەکاری شتێک نییە ینی بوەستێ لەبەر ئەپیدەمیان لەبەر هەر شتێکی دیکە بەڵام کاریگەری خۆی دەبێ هەر شتێک ڕووداوە دەرەکیەکان نەگڕاستەوخۆ بەڵام کاریگەری دەبێت لە نهایەتدا تەسەور دەکەم لەسەر ئیشەکانم. ینی ڕەنگە فیگورەکان و پۆرترێتەکانی من لە مەوداوە پێم وایە دەتوانن ئیزۆلەتر و دیفۆرمەتر دەرکەون. ژیان و لەسەر ژیانی منیش تەسیری بۆ لەسەر دۆخی ئابووری لەسەر بەتایبەت بۆ زیاترین تەسیرێکی دەتوانم بڵم هەی بۆەوە لەسەر شخصی خۆم بە پێم ناخۆش بۆ ئەوەیە کە نەمتوانیوە بەهۆی ئەو دۆخەی هاتوۆتە پێشێ پەیوەندێکی چڕوپڕ بتوانم بگرم لەگەڵ بڵم ئیجتماع هونەریەکان و کولتورەکانی تورکیا. بەڵێ سنوورت زۆرم سەرڤەیە گوتە خەلکێ مەهاباتەیە لە هەولێر لە سلێمانیە ژیمایە و چەند باژارێ دن و نەهاژێت لە ئەستەمبولێ بجیبوویە. ئەف گوهەرینا جغرافیا چ قەسە باندۆر لە تەکریە لە هونەرا تەژی کری ینی دیار دەبێ گۆ تایبەتمەندیە کارێتە هەیە تشتێکی تایبەت بخۆ چێت کە لێز خوازم دناو ئەف گەڕا جغرافیا دە چ قەسە باندۆر لە تەبوویە. ژیان وەک کۆچەرێک دەتوانێت هەندێک جار دەتوانێت هاندەر بێ بۆ ئیش بەڵام زۆر جار ڕێگری دەکا لەبەروەی تۆ هیچ ینی هەستەکەم هیچ جێگریەک لە ژیانی مندا نەبووە لە ساڵانی ڕابردوودا من هاوڵاتی هیچ شوێنێک نەبووم و خۆشم بە هاوڵاتی هیچ شوێنێک نازانم وە بۆیە هەروەک وتم کاریگەری جاری وایە زۆر خراپی دەبێت لەسەر ئیشەکانم بەڵام شتێکی هەیە و دڵنیام لێ من هەر لەناو ئەو کۆچانەدا بۆ کە دەستم کردەوە بە ئیشکردن و لە ناوانەدا پەڕم پێداوە ناموەستێنێ بە دڵنیایەوە. بەڵێ سەر شێوازە تەژی شێوازە گوتب کارتینە شێوازە تعبیری یان دەربرینی گۆ ئەو ئێشا مرۆڤ دڕووی مرۆڤ دەردەخینێ بەرەنگا بەخێزان دەردەخینێ گو ئەف شێوازێک لە ئەوروپا پشتی شەڕی جیهانی ئێ دویەم gelekî hat belavkirin û hunermendan li bi taybetî li Almanya ew şêwazek taybet bi wan hat derketin. Ev şêwaza han te çawa em bêjin tu nêzîkî wê bû te xwe çawa tê dibîne gelo te tiştekî din jî guhertî em bêjin rengekî din ji xebatên hunerî yan tenê ti ser vê şêwazê mayê. ڕاستە ئەو شێوازە لە دوای شەڕی جیهانیەوە بۆ لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا بەڵام ڕەنگە خزمایەتێک هەبێت لەنێو ئەو شێوازەی من و ئەو شێوازەی پێشتر هەبوو ناتوانین بەڵام بەڕوونی و بە ئاشکرایی بڵێن بەردەوامی هەمان شێوازە. من پێم وایە ئێستا دنیای ئێمە ئەو جۆرە بەرکەوتنی با چۆن بڵم ینی مۆڵەت و دەرفەتی خوڵقاندنی شتێکی ئاوە گشتی ناتوانێت بەرهەم بێنێ دنیای ئێستایمە. بۆیە ئیشەکان ئیشی شێوەکارەکان ئیشی هونەرمەندەکان بە گشتی شەخسی و تاکە کەسی دەردەکەون. ئیشەکانی منیش هەروە ڕەنگە شی بکرێتەوە ڕەنگە بتوانی تعبیری بکەی یا شرۆڤە بکەی لەسەری بەڵام دیاریکردنی مەبنایەک بۆ ئەوان وەک چۆن بڵم
ئەوەی کە باسی چ جۆرە هەستێک دەکرێت یان چەندە پەیوەندی هەیە بە ژنەکانەوە من تعبیر لە شتێک دەکەم ئەوە ئاسان نییە بۆ من دەکرێت باسی بکرێ بەڵام ناتوانین وەک مەبنایەکی دیار بکەین. یعنی ئەو کەسێک گوتوان چی دەکەمە تابلۆیان هونەرمەندی بریتانی ناسکری فرانسیس بیکۆن gelekî laşê mirov gewdê mirov bi rengekî çê dikir got ew renga nedurist e ne rengê xweşikî got me cem girîka dît cem romana dît di hunera klasîk de wî bi rengekî din çêkir dibêje mirov ji êşê çê dibe di hunera te cî ew tişta diyar dibe ev ji ku de tê sinor ji tecrübata şexsî kesayetiya te tê yan jî ev nerîna te di derbarî jiyana jinê de tu jinê gelekî bi êş çê dikir laşê jinê tu gelekî perçe dikin bêjin tu wê şevdû dixîne û tu êşa wê di wî laşî derdixîne. من پێم وایە لوقمان هەردووکیانە ینی هەم کاریگەری ژیانی خۆمە وای لێ دەکات ئەزمونونەکانی ژیانی خۆمە و هەم ڕووداوەکانی دەرەوە با بڵێم تاریکی و ناڕێکی دنیای دەرەوە ئەوەندە بۆ من ڕوون و ئاشکرایە کە من ناتوانم ینی پێم وایە جوان نواندنی شتەکان درۆیەکی گەورەیە لە ناو تابلۆدا من هەوڵ نادەم شتەکان جوان دەربخەم هەوڵیش نادەم ڕەشتر لەوەی هەیە دەریان بخەم هەر بەو شێوەیە پێم وایە کە دەیبینم بۆیە پێم وایە لە واقع ئەوە نزیکە ئەو شێوەی کە من ئیش دەکەم تابلۆکانی من زۆر کەس دەڵن کە تاریکن دەڵن زۆر ڕەشبینانە سیر دەکرێت بەڵام من پێم وایە ئەوە ڕەشبینی نییە ئەوە نزیکترین و با بڵێم ڕاستگۆیانەترین شێوەی هەڵسوکەوتی من لەگەڵ دنیا دەتوانێت ببێ لەگەڵ ژیان بەێ دناو ئەم بێژن چالاکیان de خەک چاوات نەرنجبەر گۆڕاستیژی ئەو شێوازە هاان شێوازەکە تایبەتە وەک ینی ئانی زمانژی گۆ هەنە کەس لێ نەرنگ و ئەو تشتێکی شتاریەتی لێ بەلێ ئەو دەربرینیەکە کویرە دەندرێ ئەم بێژن ناوا فەلسفە و ساکیۆلۆجییا مرۆڤ دەی تایبەت ئەو مرۆڤێن گۆ لە وڵاتین بندەست وڵاتین ئێش و زۆر و زەحمەتی تێدەبێ و تایبەتی ji بۆ jinê gojin heyanî ana hîn di wê astengê derbas dibin. Xelk çawa lê dinarin sino roxtê gotê beşdarî pêşengehkê dibe yan jî em bêjin tabloyê te li ciyekî tê belakirin em bêjin karvedana wê çawê xelk çawa pirsaş te dikin çawa tê digêjin di xebatên te de di hunera te de. بەرکەوتنی من لەگەڵ خەڵک لەگەڵ ئەو کەسانەی کە تابلۆکانی منیان دیتۆ زیاتر لە ڕێگەی سوسیال میدیاوە بۆ من زۆر بەشدارێکی جدیم نەکردو لە پێشانگاکاندا تا ئێستا لەبەروەی خۆم ئامادە نەبووم لە یەک ساڵی ڕابردووشدا کە هاتم بۆ تورکیا لەگەڵ ئەپیدێمی ینی بەیەکەوە هاتین بۆیە باسی ئەگە بمەوێ باسی چۆن هەڵسوکەوتی خەڵک یان ڕای خەڵک لەسەر تابلۆکانم بکەم ئەو کەسانێک کە تا ئێستا دیتویانە وەک مخاتب بەڵێ زۆربەی و پرسیارانە دەکەن کە بۆچی دێفۆرمن بۆچی تاریکن وەک خۆت باست کرد لەو جغرافیایی ئێمە تێدا دەژین لە بەدڵنیایەوە ئۆکەی من کوردم من ژنم و ئەزمونونەکانی من وەک ژن وەک کورد دیسان دەڵێم نەک وەک مەبنا بەڵام تەئسیری یەکجار زۆری هەیە لەسەر ئەو شتێکە لە دەرەوە پێی دەکوترێ ڕەشبینی یان خەمۆکی تاوڵەکانم. توەکو و خانمێکە کورد و هونەرمەنجی باوەریاتە بووی تشتاتێ گوان بێژن ئەv هونەرا ژنایی هونەرا میرایی ئەو تشتا هەیە نەریناتە دێ یان هونەرێ li کوی دەبێ خۆ دەردەخینێ bi kîjan zimanî بتێنێ خۆ دیار dike. من لەسەرەوە باوەڕە نیم کە هونەری من هونەرێکی ژنانەیە یعنی من ئەو جیاکردنەوەی بۆ من ناتوانێت مانایەکی هەبێ ڕاستێکەی ڕەنگە بناسرێتەوە لە دەرەوە ڕەنگە بناسرێتەوە بۆ مخاتب کە ئەو ئیشی ژنێکە بەرهەمی ژنێکە بەڵام من پێم وایە ئەو ناسنامەیە لە نێو ئیشەکانمدا من هەوڵ نادەم ئەوە دەربخەم هەوڵیش نادەم بیشارمەوە
لە ڕاستیدا ئیشی من شتێکی ترا من چیرۆک ناجێڕمەوە لە ناو کارەکانمدا حکایەت ناکەم تەنیا تەسویر دەکەم بەو شێوەی کە پێم وایە دەبێ بیکەم بەو شێوەی بە زەرورەتی دەزانم و ژنبوونی من و کوردبوونی من ناگۆڕدرێ ئەوە شتێکە کە وجودی هەیە حەقیقەتێکە بەڵام بنیانی ئیشی من ئەوە نیە جیهانبینی من دەتوانێت شێوەی کاری من بگۆڕە یا شێوەی کاری من بگبێنە بله پرسیشته بکم سنور یعنی اف جدرین وان بیشن بابتین گوتوان د پجری نج کاری خوره و دیار دبی تابلویت ده یعنی تو مدایم مروفک تنی کسکه جارجانات بند کس او کسایجی دناوا ایشا خوده بیشن سترانین یانجی هلبستین لوتریامون تین بیرامره او هلبستین سوریالی گو ایشیان بودلیر تین بیرامره ایشک کلو زور دجوار تیدیه تجدرین جکودتینه ام بیشن سری خواهد توان چی دک یانجی جدر هی ام بیشن شعر موزیک کسایتین دوراتن جواکه تچاوا کاره وان کسانا بخلقینه و بینه ناف تابلو خواه دڵنیانیم بەباشی لە پرسیارەکە تێگەیشت بم بەڵام و کەسایەتیانەی باست کرد هەموو کەسایەتی زۆر خۆشەویست و کاریگەری گەوران هەبووە لەسەر من وەک شخص ینی کاریگەری شخصی تەنیایی لەناو ینی تەک فیگوری تەنیا یەک فیگور لەناو ئیشەکانمدا بەڕای خۆم لەوە ڕادێ کە من پەیوەندی نێوان ئینسانەکان بۆ من شتێکە کە بە ئاسانی ناتوانم دەرکی بکەم یعنی من لەسەر زیاتر لەسەر کەمکردنەوە لە ناو تابلۆکانمدا ئیش دەکەم لەسەر حەزفکردن پێم وایە پێشوەخت لە ناو تابلۆکانمدا وەک بەڕوونی بڵم وەک وایە تەواوی جیهان لە ناو تابلۆی مندا بێ من ئەو شتانەی کە پێم وایە زیادینە دەریان دەخەم بۆەوەی بگەم بەو شتێک کە پێم وایە زەروریە پێم وایە پێویستە بمێنێتەوە پێم وایە ناکرێ نەمێنێتەوە بۆیە دەگەم لە نەهایەتدا دەگەم بە تەنیا فیگورێک تەنیا لەشێک کە دەبینی لەشێکی تەواویش نییە هەندێک لە ئەندامەکانی خۆی نیەتی یان لە دەستی داوە یان دەرنەکەوتۆ بله سنور ت کسکه گو تتخوازی دنگی خواه دنگی جنا جواتا خواه یعنی بیشن جنین جواتا خواه ت بدریا تابلوی خود درخینه و دنگی گلک جناجی اوانی گو تایبت لروجلات آناوین گو دبن ام بیشن ستمکاریا جواتی ستمکاریا دولتی اول و گلک تشتین دنجی ری نادن جنا گو سربست بجین و هر جار تا گو تیجی از جنک آزادن تدبینه گو اف هنراته اف خباتین گو تدکه رولکه دلیزه گاوکه دلیزه گو راستی وی دنگا بگین خلکی بگین جواتی و گوهرتنه که بکه ڕاستەکەی پێم وایە ئیدعایەکی زۆر گەورە بێ ئەگەر بڵم من بە شێوەکاری خەریکی ڕزگارکردنی ژن یان هەر کەسێکی ترم پێم وانێ وابێ بەڵام خۆشحاڵ دەبم ئەگەر ئەو کاریگەریەی هەبێ ئەگەر کەسانێک خۆیان لەو تابلۆیانەدا ببیننەوە یا ئەگەر بتوانم جسارەت یان جورئەتم دابێ بە کەسێکی تر کە بتوانێ وەک من ئیش بکە بێ خوێندن لە شوێنێک یا بێ فێربوون یان بێ یارمەتیگرتن لە کەسێک ڕاستەکەی من بە وەک ئەرک سەیری ئەوە ناکەم وەک بە ئەرکی خۆمی نازانم بۆ ئەوەی کە وەک خەبات سەیری ئیشی خۆم بکەم سەیری شێوەکاری سەیری هونەر بەڵام دەتوانێت تەئسیری هەبێ و خۆشحاڵ دەبم ئەگەر تەئسیری هەبێ بلش بو بیشن اف خباتین اف برهمین لحال دیار دبن لپاشته المالاته لستودیاته اف برهمانا شونکی پلانکی گوتوان درخین دیار بکن دی پیشنگه که دی یان بشداری پیشنگه که به اف چیروکن خمگین چیروکن گو به ایش تبخور هلگرتی توان بلا بکب خلکیر و تکوه ام بیشن پیشا گل خلق ببینه و ام بیشن سودا که جی ورگره یان جی بشک جی چالکین هنری لدورین گوتلی من تا ماوەیەک پێش ئێستا بە بڵم تا ساڵێک پێش ئێستا خۆم هەستم دەکرد ئامادە نیمکارەکانم دەربخەم پێنیشانی کەسی پێنیشان ینی لە شوێنێک وەک پێشانگە بەشداری بکەم
لە ئێستاشدا حەز ناکەم لە پێشانگای چەند کەسی یان گروهی بەشداری بکەم، بەڵام بۆنا من ئامادەی بەشداری هەم ئێستا تابلۆکانم هەموو لای خۆمن و خۆشحاڵ دەبم لە شوێنێکی گونجاو بە شێوەیەکی گونجاو بتوانم نەمایشیان بکەم و ئەو کەسانی کە حەز دەکەم بتوانم بیبینن. بله ji bo çalakiyên tijiyên bêjin dan û stindina te niha li Stenbolê Stenbol bixwe bajarekî wekem nas dikin bajarekî mezin û gelek çalakiyên hunerî lê hene û tu jî li wê de niha li wê de dijî bêjin pêwendiya te bi civata hunermendar û ya kurdar jî ez bilo bêjim tu çawa dibîne tu çawa asta hunera Kurdî heger ez bi nav bikim û em bêjin hunera a deveran te devera li der û berê te tu çawa dibîne huner di asteke baş de yê karê gavnî baş bavêje yan na بەڵێ پێم وایە ئێستانبول ڕاستە یەکدانە لەو شارانە بێ یەکێک لەو شارانەیە کە چالاکی هوەری زۆری تێدا دەکرێت پێشانگای زۆر تێدا بەڕێوە دەچێت گالێری باشی تێدایە بەڵام دیسان دەڵم بەداخەوە لەبەر دۆخی کۆرۆنا من چەند بەرنامەیەکم هەبوو بەرنامەکان کەنسل بوونەوە چەند بەرنامەیەکی پێشانگەیەک و ئەو دۆخە تاسیری کرد لەسەر ئاشنایی من یا ناسینی بۆ بە هۆکاری ئەوەی کە من نەتوانم زۆر پەیوەندی بگرم زۆر گروپەکان بناسم یان خۆم بناسیێنم بەو کۆمەڵگای هوەری ناو ئیستانبول چالاکوانەکەن. بله سنور داویت gelek spasya te dikim rastî û spas bo ev dengê te got nav hunera xwe nav tabloya xwe de derdixîne ji bo xwe û ji bo jina ji bo doza van jinê Kurd êgo bêdengin bibe deng ji wan re û tu di hundirê hunera xwe de bigîne cîhanê gelek spas carek de. من سپاست دەکەم لوقمان سپاس بۆ داوەتان سپاس کە بەشدار بتوانین بەشدار بم. gelek spas.